وەکو ئەوی کە دەستگای میدیای کورسات بۆ ماوەی 3 ڕۆژ ئەم فستیڤاڵەی بەڕێوە بردووە و لەلایەن چەند دەستگا و ڕێکخراوێکی تریشەوە بۆ ئەم ڕۆژ چەند میوانێک لەگەڵمان بن باس لە دیدارەکە و کۆی باس فستیڤاڵەکەکەن با بزانین فستیڤاڵەکە لە سێم ڕۆژە چی لە خۆگرێت چی بەڕێوەچێت لە سێم ڕۆژە ئامانج و مەبەستی ئەم فستیڤاڵەش زیاتر لە کۆتا ڕۆژە خۆی لە چیا بینێتەوە بۆی کە من زانیاری زیاتر با ئێوە بابینەران ببەخشم ئەچمە لای زۆر بەڕێز کاک محەممەد کوردۆ کابەڕێزیان وەکو تەبێژی فستیڤال بە شازێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بن ئەگەر کاک محەممەد کوردۆ بێتە لای بەڕێز سلااو لێبێت و ئەم کاتت باش هەموو کاتێکتان باش سپاس بۆیەوە بەسانۆک و تەبێژی فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە سلێمانی ئەمڕۆ کۆتا ڕۆژە ئەو دیدارانی کە لەم ڕۆیە بەڕێوە دەچێت یاخود کۆی ئەو دیدارانی کە لەم ڕۆیە لەم فستیڤاڵای بەڕێوە دەچێت زیاتر خۆی لە چیا ئەبینێتەوە ئامانج و مەبەستی کۆتا ڕۆژی فستیڤاڵەکە زیاتر مەبەستەکەی چییە؟ ئامانجەکان هەریەک ئامانجن خزمەتکردنی ئەدەبە بە دەرەجەیەک خزمەتکردنی زمان و شەی کوردیە بایەغدانە بەلایەنە ڕوحیەکانی مرۆڤ بەرنامەکانی ئەم ڕۆژ دوو پانێلمان هەیە ینی با بڵێن دوو دیدارمان هەیە دیداری ئێستا کە بەردەوامە دیدارێکە تایبەتە بە شانۆ سێ بابەتی تا پێشکەشەکرێ ئێوارەش دیدارێکی ترمان هەیە تایبەتە بە شعر لە کۆڵینەوەی شێر چوار بابەتی تا پێشکەشەکرێ سعات حوتیش لە هایکرست ئاهەنگی کۆتایی فستیڤاڵەکەی کە کۆمەڵێ وتە و وتار و خەڵاتی ڕێزلێنان و گۆرانی و هەڵپەرچە و ئەوانەی تایە کۆکردنەوەی نووسەران و ئەدیبان لە هەر چوار پارچەی کوردستان و هەم لە کوردستانی گەورەش لەنێو ئەم فستیڤاڵە لە یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە سلێمانی بەڕێسان و کەوتەبێژی فستیڤاڵ چۆن هەڵسەنگاندنتان بۆ کرد لە ماوەی ئەو دوو ڕۆژی کە پێشتر کە کۆمەڵێک میوانیش لێرە ئامادە بوون ئەمە ئەم هەنگاوە چۆن ئەبینی؟ خۆی یەکێک لە گرنگترین خاڵەکان لە فستیڤاڵە ئەو پێگەیاندنی ئەدیب و نووسەر و ڕۆشنبیرەکانە ئەجینا بابەتەکان چاپەکرێن و ئەکرێن بە کتێب و خەڵکەتوانێت بۆ خۆی بیخوێنێتەوە ورتری شەی خوێنێتەوە ئەتوانێت چەند جارێکی بچێتەوە سەری بەڵام لە فستیڤاڵە ئەوەی کە گرنگە ئەو گفتوگۆ و بەریەککەوتن و ڕاگۆڕینەوەیە کە لە ناو فستیڤاڵەکەیە دروستە بێ بۆ ئەمەیەکێک لەو خاڵانی کە بیرمان لێ کردەوە ئەوە بوو زۆرترین خەڵکی جیاواز لە بوارە جیاوازەکانە لە ئاستە جیاوازەکانە لە نەوە جیاوازەکان لە هەتا لە شوێنە جیاوازەکانەوە کۆ بکەینەوە و لێرە بتوانین ئەو دەرفەتیان بۆ بڕەخسێنین ئەو باڵین بیر و ئاڵوگۆڕ بکەن و گفتوگۆی زیاتر بکەن. کۆتا قسەی تۆ چییە لەسەر فستیڤاڵ؟ کۆتا قسەم ئەوەیە سوپاسی هەموو ئەوانە کەم کە لەم فستیڤاڵەیە ماندوو بوون بە تایبەتی بەڕێز وەزیری ڕۆشنبیری پشتیوانێکی گەورە بوو مامۆستایی وەکو سەرپەرشتیاری فستیڤاڵ پشتیوانێکی گەورە بوو دکتۆر موحسین وەکو بەڕێوەبەری سەرۆکی لیژنەی بەڕێوەبردن بڵێن لەگەڵ هەموو سەرۆکی لیژنەکانی تر هەموو ئەندامی لیژنەکان دەستی هەمویانە بشم دەستخۆشیان لێکم زیاد لەوەی کە چاوەڕوانەکرا ماندوو بوون هەوڵیاندا بە هەموو هێزی هەموو ئەم خەڵکە و ئەوانی کە بەشدار بوون و کەناڵەکەی ئێوەژێکێ بوو لەو کەناڵەکە پشتیوان بوون ئیشەکە سەرکەوت و سوپاسی هەموو لایەکەکەم دەستخۆشیم بۆ هەموو لایەکەیە بۆتەکانت باندومان کردی دەستەکانە خۆش سپاس بۆ تۆ بەڵێ سپاس بۆ زۆر بەڕێز کاک محەممەد کوردۆ کابەڕێزیان و کۆبتە وتەبێژی فستیڤاڵ لەگەڵمانە بوو اینجا ئێستا چمە لای یەکێک لە میوانەکانی ترم کە دوێنێ دیدارێکی تایبەتی هەبوو پێم خۆشە لەسەر دیدارەکەی مەبەست و ئامانجی دیدارەکەی باس بکات چمە لای زۆر بەڕێز کاک سەردار عەبدوڵڵا کابەڕێزیان نووسەر و ڕۆشنبیر لەگەڵمانە بن کاک سەردار ئەگەر بیتە لای من سلااو لێبێت و ئەم کاتت باش بێت و بەیانیت باش زۆر زۆر سپاس بۆ تۆ دوێنێ دیدارێکی تایبەتت هەبوو پێم خۆشە لەسەر بابەتەکە گفتوگۆی باش بکەین بابزانین دیدارەکە چۆن هەڵسەنگە باس زیاتر تەوەرەکەت خۆی لە چیا ئەبینیەوە ڕاستیە سەرەتا دەبێت دەستخۆشی بکەم سپاس بۆیە بۆ دەستخۆشی بۆ وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەری ڕۆشنبیری سلێمانی فستیڤاڵێکی زۆر سەرکەوتووە بەو وەزعە ناخۆشە و بەو قەیرانە داراییە و بەو ئیمکاناتەکەم بۆ فستیڤاڵێک کراوە لە عەرسێکی گەورەیە میوانی جۆرا و جۆرن ئەوانەی بەشداریان کردو بەشداری زۆر باشیان هەیە بابەتەکان بابەتی سەنگینن بەتایبەت ئەوانەی گەنجەکان زۆر سەرنجڕاکێش بوون بۆ من دوێنێ کاک بەختیار حەمەسوور و کاک زەردەشنوورەدین دوو بابەتی زۆر جوان و زۆر قوڵ و بە پێزیان پێشکەش کرد جێی دڵخۆشیە بۆ من وەکو گوێگرێک وەکو خوێنەرێک ئەگەر قسە بکەم ئەو دیداری ئێمەش دوێنێ من و دکتۆر محەممەد منتیک و دکتۆر کاک لەتیف بوون
دیدارێکی دیسانە دەبێتێکی زۆر سەرکەوتوو بوو زۆر گەرم و گوڕ بوو مناقشەیەکی زۆری تێکرا بابەتەکەمە سەبارەت بە سیستەمی بەکارهێنانی ناو بوو ناوی کاراکتەر لە ناو ڕۆمان و ڕۆمانی کوردی لە باشووری کوردستان خۆشبەختانە بەپێی ئەوەی کە فیدباکم لە پرسیارەکان و لە مناقشەکان و دواتریش لە ئامادەبووان لە دەرەوەرگرت خۆشبەختانە سەرکەوتوو فیدباکی میوانەکان یاخود ئەو کەسانی کە لەسەر ستێژ لە دیدارەکە لەگەڵ بەڕێستا بەشدار بوون فیدباکی ئەوان چۆن بوو تا چەندە لەگەڵ نووسەران و ئەدیبانی چوارپارچەی کوردستانە گفتوگۆی زیاترتان کە لەسەر بابەتەکان گفتوگۆکان بەردەوامن هەم لەسەر بابەتەکانی دیبێتەکان هەم لەسەر زۆر بابەتی تری ڕۆشنبیری و فکری و زۆر لەسەر زۆر بابەتی نەتەوەی و سیاسیش ئەم جۆرە دیدارانە بایەخیان لەوەیە کە پارچەکانی کوردستان بێگەگەێنێتەوە ئەم جۆرە فستیڤالانە ئەوەیە کە بە داگیرکەران ئەوەی ئێوە بە سەدان ساڵ ویستان بیچەسپێن و کوردستان تا بشکەنەوە خیاڵتان خاوە گەلی کوردستان یەک گەلە نیشتیمانەکە یەک نیشتیمانە بۆیە زۆر گەرم و گوڕەکرێ ئەم گفتوگۆیانە تەجاوزی تەنانەت بابەتەکانی ناو دیدارەکە باخی ئەم جۆرە دیدارانە ئەوەیە کە پیشانێداتۆ کە ئەم گەلەگەلێکی ئازایە داگیرکەرەکان وانە دەرەقەتی نایەن و دەرەقەتی نهاتن و دەرەقەتشی نایەن کانە کاکسەردارگیان سوپاس بۆ ئەوەی کە دیدارێکی زۆر جوانت دوێنێ پێشکەشکرد سوپاس بۆ ئامادەبوون سوپاس بۆ ڕێکست بەڵێ وەکو کاکسەرداریش ئاماژەی بۆ کرد کە بابەتێکی تایبەتیان هەبووە لەسەر تەوەری یاخود دیاریکردنی ناو و لە هەمان کاسە لەگەڵ ئەو کەسانەشی کە لە دیدارەکە بەشدار بوون گفتوگۆی زیاتران سەر بابەتەکە کردووە ئێستا ئەچمە لای میوانێکی ترم ئەم میوانم شاعیرە لە باکووری کوردستان زۆر بەڕێز خاتوو نورجان دەلیل لەگەڵمانە بێ بەبزانین خاتوو نورجان کە دوێنێ چەند شعرێکی پێشکەش کردووە ئەوانیش زانیاری زیاترمان بێنێ خاتوو نورجان بێتە لای من سڵاو لێبێت و ئەم کاتت باش بێت زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەشاریکردنی تۆ لەم فستیڤالە چۆن بوو چیت پێشکەش کرد کێف خۆشحاڵم تەبلیغی فستیڤالێ بوومە فستیڤالێکە دەوڵەمەند فستیڤالێکە جوان جارە یەکەمین لە سلێمانیە فستیڤالە یەکەمین فستیڤالە ئەدەب چێ دەبێ لێ دەرێ مێژووی دەوڵەمەندیە زمان کوردە دەردەکەوە پێش لەوێ دەرێ لە هەموو دنیای جیهانێ هەموو کورد هەموو وێژەوان هەلبەسوانێن هێژایە کورد لەوێ دەرە هاتنە بەرهەف ئەویا هەری خۆشن دەوڵەمەندیە زمانی کوردی دەوڵەمەندیە کوردی لەوێ دەرێ دەرکەوێ پێش یعنی ئێز هێویدارم لەوێ دەرێ هەردەم هەر ساڵ وێ فستیڤالێ ئامادە ببێ و هەموو چارپەرچە دنیای لە هەموو دنیای کوردێن و دنیای بەلابوونێ لەوێ دەرێ وەرن بەهەف لەسەر ڕۆمان چیرۆک هەلبەست فکری مێژوویە وێژەیە دەردەکەوێ هەلبەسوانên me wêjevanên me hêja yê pêşentiya civaka Kurda kiriye pêşentiya civaka Kurda ronî kiriye li vê derê derket pêş herî bala min kişand li vê derê ciwan yani em bakurî dibên ciwan yani genç hûn li vê derê ciwan xweşik cî dabûn ciwana cî dabûn gencan ev tiştekî gelek xweş in dibe ez hêvîdarim her tim berdewamiya vê festîvalê bibe ez spasiya xwe dikim got min jî bangê min kirin min tevlî dikin ez spas dikim ez ji we ji Amedê tevlî bûm ji Bakur ji Amedê tevlî bûm wek helbesvanekî tevlî bûm سەکانە خۆش بێت سپاس بۆ تۆ فەرمە زۆر سپاس بەڵێ زۆر زۆر سپاس بۆ خاتوو نورجان دەلیل کە بەڕێزان لە باکووری کوردستانەوە لە یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە سلێمانی بەشدار بوون ئەمە جێگەی خۆشحاڵیە زۆربەی میوانەکان لە هەر چوارپارچەی کوردستانەوە تاوتوی زیاتر گفتوگۆی زیاتریان کردووە لەگەڵ نووسەر و ئەدیبەکانی شاری ڕۆشنبیری شاری ئەدەب ئەماوە ئاکات زیاتر هەماهەنگیان هەبێت لە بواری ئەدەب لە بواری نووسین دوجار ئەم دەلیلی کە لە بەردەستی منایە چەند بابەتێکی گرنگی لە خۆ گرتبوو هەر ڕۆژەی لە بواری
شاعر لە بواری چیرۆک لە بواری شانۆ نووسەکان ئەدیبەکان قسەی زیاتریان کردووە ئێستا کۆتا میوانم زۆر بەڕێز کاکدانا ئەسکەر کا بەڕێز شانۆ و نووسەر و لە هەمان کاتە لە هەر سێ ڕۆژەکە ئامادە بوو و با بڵێن ئەوێت قسەی زیاتریش بکات لەسەر ئەوەی کە وەکو میوانێک بەشدارە بزانین پەیامی ئەو چییە کاکدانا ئەگەر بێت لای من بازانین میوانانیش کە لێرە ئامادە بوون ڕاو بۆ چوونی ئەوانش چۆنە لەسەر دیدارەکانی فستیڤال کە ئێستا ڕاستەوخۆ دیدارەکان بەردەوامی هەیە کاکدانا ئەفۆن کە بێتە لای من سپاس دەکەم سڵاو لێ بێت و بەیانیت باش بێت کاکدانا من بەو شێوازە بەڕێزتان وەکو نووسەرێکە چەندین توێژینەوەی باشتان نووسیوە ڕای تۆ چییە وەکو میوانێک لەم سێم ڕۆژی دیدارەکە ئامادە بەیانیتان باش دیارە وەکو جەنابەت ئاماژە پێدا ئێمەش بەشێکین لە بەشداربووانی فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە سلێمانی کە یەکەم فستیڤاڵە لە ڕاستیە اختیاری بابەتەکان میوانداری ئیدارە زۆر لە ئاستێکی زۆر بەشدایە بچێک لە بنەماکانی دروستبوونی کۆمەڵگای تەندروست گرنگیدانە بۆ بواری ئەدەب و هونەر ئەدەب بەخۆی ئەو ژانرە ئارامەیە کە ئینسانی تەندروستی لێدا بەرهەمدێنێ بۆیە هەموو ئەو بابەتانی کە لەم فستیڤاڵەیە بەشدار بوون بە تایبەتی ینی هەستەکەم تێکەڵەیەک بە تایبەتی لە پانێڵەکەی ئەمڕۆ کە قسەکردنە لەسەر دەقی شانۆیی ئەمە بۆ خۆی خاڵێکی زۆر گرینگە کە ئێمە ئەدەب و شانۆ بەیەکەوە بەسین کە هەردوو لە چەمکە چەمکێکی ئینسان دۆستی و چەمکێکی کە بۆ گەشەکردنی فکر و ژانری ئەدەب لەمان کاتە بۆیە من بە قەناعەتی من فستیڤاڵێکی زۆر سەرکەوتووە بە تایبەتی ئەم تێکەڵەکردنی کە لە نێوان ئەدەب و شانۆ کەواتە ئێستا کە بوون نمونە لەم ڕۆیە لە کۆتا ڕۆژە دوا پرسیارێک لێ یەکەم شانۆی کوردی لە نێوان دەقی خۆماڵی و بیانیدا پێت وایە لە نێوان یاخود لە یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە سلێمانی بەڵێ شانۆی کوردی لە نێوان دەقی خۆماڵی و بیانیدا لە یەکەمین فستیڤاڵە چۆنی کاری لەسەر وەکو ڕاو بۆ چوونی بەڕێزت وەکو نووسەر بەڵێ لە ڕاستیە خۆی بەشێک لە شانۆی خۆماڵی کاریگەری شانۆی دەرەکی یا شانۆی بیانی لەسرە ئێمە هیچ دەقێک بەبێ پاشخانێکی تری مەعریفیە فکری لە دەقی شانۆیە دەقی ئەدەبیا بێ ناکرێ ئێمە کاری لەسەر نەکرد بەرەوەی ئێمە کۆمەڵگەیەکین نەخاوەنی میتۆدی خۆمان نەخاوەنی فکری خۆمان بۆیە بەڕاستی ئەو کاریگەریانەی کە ئەمڕۆ لە شانۆی لە دەقی شانۆی خۆماڵی هەموو کاریگەری هەم ئەو باگراوندە سەقافەیە کە ئێمە لە وڵاتانی ترەوە وەرمانگرتووە سپاس بۆ وتەکانت زۆر سپاس فەرمۆ سپاس بۆتە زۆر سپاس بۆ میوانەکانم کە ئەمڕۆ بە شێوازێکی زۆر ورد بە شێوازێکی زۆر باش زانیاریان پێبەخشین لەسەر تەواوی دیدارەکان